جارێکی دیکە هێرشێکی درۆنی لە نێوجەرگەی هەرێمی کوردستان نیشانەی پرسیاری لەسەر ئارامی و سەقامگیری ناوچەکە و سەروەری خاکی عێراق و هەرێم دروست کردەوە و شەپۆلێکی نوێی ترس و دڵەڕاوچەی لە نێو خەڵکی کوردستاندا بڵاو کردەوە. هێرشەکەی تورکیا لە سەید سادق لە دووری زیاتر لە 400 کیلۆمەتر لە سنوورەکانی تورکیاوە ئەنجام درراوە. بەڕای شارەزایان ئەم هێرشە و هاوشێوەکانی ئەگەر چاوساغی نێوخۆیی لە پشتەوە نەبێت هەرگیز بە وردی ئەنجام نادرێت. جگە لەوەش بە دوور نازانرێت کۆنتڕۆڵی فڕۆکە بێفڕۆکەوانەکانیش هەر لە ناو خاکی کوردستانەوە بکرێت. هەرچەندە میدیاکانی نزیک لە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە زانیاری ئەوەیان بڵاو کردەوە کە ئەو دوو ئافرەتەی لە هێرشەکەدا گیانیان لەدەستداوە ڕۆژنامەنووسن و لە کۆمپانیای میدیایی چەتر کار دەکەن. کۆمپانیاکە و سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیش لەسەر ئەمە هاتە دەنگ. بەڵام هەرزوو دەستگای دژەتیرۆری پارتی ڕایگەیاند بەرپرسێکی پەکەکە لە هێرشەکەدا کوژراوە. کە هەموو وڵاتێک سەروەری خاکەکەی سەروەری خەڵکەکەی پارێزراوە، هیچ وڵاتێکیکە بۆی نییە دەستدرێژی بکاتە سەر هاوڵاتیەکانیان خاکەکەی. بەڵام بەداخەوەوە بە کەمتەر خەمیەکەی و کێشەکە لەوەدایە کە یەکەم دەوڵەتی عێراق وەکو دەوڵەت وەرپرسیارە لە پاراستنی ینی سەروەری عێراق بەگشتی بە هەرێمی کوردستانیشەوە بە سنوورەکانیەوە بە هاوڵاتیەکانیەوە و لە هەمان کاتدا بەڕاستی هەرێمی کوردستانیش ینی حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەویش بەرپرسیارە لە پاراستنی گیان و سامان و ماڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە زۆر جار ئەو دوو بڵێن لایەنە کە بەرپرسیارەتی گەورەیان و یاساییان دەکەوێتە سەرشان، هەندێک جار بخۆیان ئەوان بەڕاستی هەماهەنگن لەگە وڵاتانی دەرودراوسێ بۆ لێدانی ئۆپۆزیسیۆن و معارەزەکانی ئەو وڵاتانە کە زۆر جاریش وەکو باسم کرد نەکرد ئەو لایەنێک کە بە ئامان زەجیری ئۆپۆزیسیۆنی وڵاتێکە ئی ئەمەیان ئی ئەوە بەردەکەوێ هاوڵاتی بێتاوانیش و ژن و منداڵیش بەرکەوتووە. بەڕاستی تا ئێستا سەدەها کەس لە هاوڵاتیانی ئەم هەرێمی کوردستانە بەبێ تاوان بەبێ گونا ینی بۆتە قوربانی و جێگە و ڕێگەی خۆی پێچۆڵ کراوە، وڵاتی خۆی بەجێ هەڵدراوە. ئەنجامدانی هێرشی لەم جۆرە بە هەر پاساوێک بێت شکاندنی سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستانە. ئەمەش لە کاتێکدایە لەم مانگەدا تورکیا و عێراق ڕێکەوتنێکی تێر و تەسەلی ئەمنیان واژۆ کردووە، بەڵام بە سەرنجدان لە بەردەوامی هێرشەکان هەموو ڕێکەوتنی وڵاتانی ناوچەکە لەسەر حسابی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و ئەوانن باجەکەی دەدەن. یعنی بووە مەسەن لە هیچ شوێنێکی ئەم دنیا بێزگە لە ئێستا کە لە فەڵەستین و بەرامبەر بەڕژێمی جوولەکە کە ینی جەنگە و شەڕە گە درۆن و تایارە و تۆپ بەکار هاتبێ و بێزگە لەو شەڕی ئۆکرانیا و رووسیاش کە درۆنی تێدا بەکار هاتووە. لەکوێ درۆن هەیە؟ درۆن لەکوێ بەکاردێ؟ بەس بۆ هەرێمی کوردستان بەکار هاتووە. ینی ئێرە وەکو مەیدانی شەڕی لێ هاتووە بەڕاستی. ینی بۆتە ینی ناو گۆڕەپانی هەرێمی کوردستان بۆتە یەکلاکردنەوەی ململانەی و شەڕی نێوان جاری وایە دوو دەوڵەتی ژیانی لێرە شەڕەکانی هیلا دەکەن و ئاگرەکە لەسەر پشتی میلەتی کورد و لەسەر ئەم خاک و ئەم خەڵکی کراوەتەوە بەداخەوە. ینی پێم وایە هەر هیچ لایەکیان لەبەرەوەی کە هەرێمی کوردستان و دەتوان بڵێن دەوڵەتی عێراقی بەڕاستی لەو ڕۆ لاوازە و بێ هەڵوێستە هیچ لایەک هیچ کامێک لەم دەوڵەتانی دراوسێمان هیچ مڕعاتێکی پرەنسیپەکانی نێودەوڵەتی و بەرژەوەندەکانی هاوڵاتیان و خاک و سەروەری هەرێمی کوردستان و عێراقیان نەکردووە. لەشکرکێشی و هێرشە زەمینیەکانی تورکیا لە سنووری پارێزگای دوهۆک و بۆردومان و تەراتێنەکانی لە ئاسمانی پارێزگای سلێمانی ترسی بۆ هاوڵاتیان دروست کردووە و کاریگەری نەرێنی لەسەر ئارامی و ئاسوودەی خەڵک هەبووە. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش بەرامبەر ڕووداوەکان بێ هەڵوێستن و قوڕوقەپیان کردووە.